4 ساڵ بەسەر ڕیفراندۆمەکەی 25 ئەیلولی 2017دا تێپەڕ دەبێت. ئەو ڕیفراندۆمەی دەرەنجامەکەی کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر ئێستا و داهاتووی گەلی کورد هەبوو. گوتاری دیبلۆماسی و میدیایی پارتی بەهاری هێنا بووە سەرچۆکان. گوایە دنیای دەرەوە ڕازین بەو ڕیفراندۆمە. ڕیفراندۆمەکە بۆ ماوەی چەند ساڵێک هەرێمی کوردستانی بردەدواوە و دۆستەکانی کوردیشی کرد بە دوژمن و دوژمنەکانیشی ڕق ئەستوورتر کرد. هەرێمی کوردستان کە بەهۆی سیاسەتی شکست خواردووی سربەخۆیی ئابووری پارتیەوە ڕوبەڕووی قەیرانێکی سەخت ببووەوە، هاوڵاتیان چاوەڕوانی چارەسەرکردنی کێشەکان و باشبوونی ڕەوشی ئابووری بوون، بەڵام بەهۆی ڕیفراندۆمەوە تووشی بارگرانێکی قورستر بوونەوە. پارتی هیچ نرخێکی بۆ قسەی دۆستەکان دانەنا و سەرکەشیەکەی ئەنجامدا. هەر بۆیە دوای ڕیفراندۆم دراوسێکان دەواازەکانیان لێداخست و گەمارۆیان خستە سەر هەرێم. حکومەتی عێراق گەشتی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانی ڕاگرت. بەم جۆرەش هەرێم کەنارگیر کرا و زیانێکی ئابووری گەورەی بەرکەوت. بەغداد لە ئاستی ناوخۆ و دەرەکیدا هەوڵی قوددان و بەرتەسکردنەوەی قەوارەی هەرێمی دەدا. ئەو وڵاتانەی دۆستی هەرێم بوون و هۆشداریان بە بەرپرسەکانیدا ڕیفراندۆم نەکرێت، بێدەنگیان هەڵبژارد و پشتیوانیان لە هەرێمی گەمارۆدراو نەکرد تا گەشت بەوەی بەهۆی ڕیفراندۆمەوە لە سەدا پەنجاویەکی خاکی هەرێم داگیر کرا و خەڵکی ناوچە کوردستانیەکانیش ڕوبەڕووی ئازار و ماڵوێرانی بوونەوە. پارتی کە بانگەشەی دەوڵەتی سربەخۆی دەکرد و ڕیفراندۆمی بە تاپۆی ڕەشی خۆی دادەنا و هیچ نرخێکی بۆ عێراق دانەنا، دوای ڕیفراندۆم بە ناچاری و بەلاوازی و شکستەوە گەڕایە بەغداد و بۆ بەدەستهێنانەوەی دڵی بەغداد و دراوسەکانی هەرێم چەند جارێک وتیان ڕیفراندۆمەکە بۆ سربەخۆیی نەبووە، بەڵکو بۆ ئەوە بووە بزانن خەڵکی کوردستان چیان دەوێت.